مزگەوتی حاجی مەولود یەکێک لە مزگەوتە کۆن و ناسراوەکانی ناوشاری هەولێر کە لە ناوچەیەکی کۆنی شاردا دروست کراوە. تاواکوی ئێستا هێشتا شوێنێکی گرنگی عیبادەت و کۆمەڵایەتیە. دروستبوونی مزگەوتی حاجی مەولود دەگەڕێتەوە بۆ سەدەی 19ەم. ناوی ئەم مزگەوتە وەرگیراوە لە حاجی مەولود کە یەکێک بووە لە خاوەنکار و خێرخوازەکانی ئەم ناوچەیە. ئەم مزگەوتە زۆر جار نۆژەن کراوەتەوە، ئەویش بە مەبەستی پاراستنی شێوازە کۆنەکەی بوو، زیاتر بەهێزکردنی بیناکەی. مێژوێ و مزگەفتەی دەگەڕێتەوە لە ساڵی 1900 میلادی. ساڵی 1900 پیاوەکی خێرمەوەندی هەولێرێ کە ناوی مەولود حاجی یەحیایە خەریکی بینای ئەو مزگەفتەی بوو. لە وەختەی شێخ ئەسعەد لە تورکیای بوو لە وەختی بیناکردنی وەی. شێخ ئەسعەد نەقشبەندی کە ئەو زاتەیە ئەو وەختی خەریکی طریقەتی نەقشەبەندی بوو لە تورکیای لە خزمەتی سوڵتان جێڕابوویەوە و جێ ڕێیلۆ تەئمین کردبوو کە لە تورکیای دانیشی و خەریکی طریقەتی نەقشبەندی بێ، طریقەتی قادری شعیریشت. ئەو وەختی لەو فترەیە ئەو مزگەفتەکە بینا دەکرا، دیار بوو بڕکۆکەک لەگە سوڵتان عەبدولحەمەدی بەینیان تێکچوو بوو. سوڵتان لە دەشەنەدانی با بڵێن نفوزی شێخ ئەسعەدی ڕەکترسا بوو. زروفەکە وای لێ هات کە شێخ ئەسعەد قەراری دا بێتەوە هەولێرێ، نەستەوە جارێکی دیکە کە هاتەوە. ئەو زاتەی کە خەریکی بینای ئەو مزگەفتەی بوو زۆر ئیلحاحی لێ کرد کە شێخ دەبی لێرە ببینێ ئەو مزگەفتە دەکەمە تەولیەی جەنابەت لە خوپاشی توش لە بۆ ئەولادی شت، بەس خەریک بە ئەو عیلم و معریفەتەی کە هەیتت ئەتوو با خەڵکی شاری هەولێری ئیستیفادەی لێ بکە لەو مزگەفتەی دانیشە. تەبعا ماڵی خۆشی هەر لێرە بوو، ئەو مەنتەقەی خانەقایە. مەنتەقەی خانەقایەش لە کەونڕان نیشتەجێی عائیلەی نەقشبەندی بووە، ئەو کۆڵانە هەمووی هەر بە ناوی خۆشیان بووە. ئەوی تەنیشتیشی خانەقای خۆمانە با پیرە گەورەمانە شێخ هیدایەتوڵڵا کە یەکێک لە موریدەکانی لە 12 موریدی یەکەمی مەولانە خالیدی بوو. ئەو لەوێندەرێ لە خانەقایە لەسەر با بڵێن بە ڕەزامەندی شێخ ئەسعەدی ماوە لێرە لە بۆ خاتری ئەو ڕجایەی کە لێی دەکردیش حاج مەولود یەحیا ماوە وەکو متەوەلی لەو فترەیەشا بڵێم ئەوە چی پێ دەڵێن سوڵتان ناردێ دوو شێخی والی موسڵەی نارد لەگە مەجموعەک لە ئەعیان و پیاوە معقول و معلومەکانی سەڵتەنەی عوسمانی هاتن گوتیان سوڵتان دەلێ هەردووی بگەڕێەوە. هەستا چۆوە جارێکی دیکە لە بۆ خاتری وان ڕۆی بە مۆکبەکی گەورە چۆوە ئەستەمبول، مزگەفتەکەی بەجێ هێشت لە بۆ تەولیەی کردت لە بۆ کوڕی شێخ محەممەد. شێخ محەممەد قازی هەولێرێ بوو شەرعی، تا ساڵی 51 تەولیەی ئەو مزگەفتەی لەکنەوی بوو. شێخ محەممەد بۆی قازی شەرعی هەولێرێ.